زۆر جار لە گرێبەستی هاوسەرگیریەکەش لێنە نووسرابێ ئەو پیاوە بۆی نییە ژنی دووەم بەسەر بێن چونکە بۆ ئەگەر لە گرێبەستی هاوسەرگیریەکان نووسرا بوو ئەو پیاوە بۆی نییە ژنم بەسەربێنی ژنی دووەمم بەسەربێنی ئەو کاتە دادگا بە هیچ شێوەیەک پێنێت. ئوستاز هەر لەسەر بابەتە لە بەشێک لە شارەکانی دەوروبەری هەرێمی کوردستان بۆی کە لە دەروی هەرێمی کوردستانە پێویستی بە ئەنجامدانی هاوسەرگیری وا باوە لە ناو مجتەماعی خۆمان کە ئەنجامدانی ئەو پرۆسی زەواجە پێویستی بە ڕەزامەندی ئافرەتەکە ناکات. تەنها دەتوانن مەسەلەن هاوسەرگیریەکە ئەنجام بدەن بە بێ ڕەزامەندی ئافرەتەکە وەربگیرێ. دواتر ئەلێرە ئەو ئافرەتە چۆن مافەکەی خۆی دەستەبەر بکاتەوە بۆی کە پیاوەکەی لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوسەرگیری لەگەڵ کەسێکی تردا ئەنجام بدات کە ڕەزامەندی ویش وەرنەگیرەیە. بەڵێ ئێمە لە شروتەکانی هێنانی ژنی دووەم ئەومان تقریبان بەسەردا ڕۆیشت پێویستە موافقەی ژنی یەکەمیش وەربگیرێ ئەگەر کابرا ژنی دووەم بینێ ئەوە لە پێش دادگا موافقەی وەربگیرێ. بەڵام ئەگەر کابرا پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا بوو لە دەرەوەی هەرێم بەڵێ لە دەرەوەی هەرێم ئەگەر نەفەرەکە چوبێ لە دادگا گرێبەستی شەرعی کردبێ و لە پێش دادوەر ئەنجامی دابێ و ڕزایەتە هەموو شروط و ئەرکانەکانی گرێبەستی تێدا هەبێ و دادگا بڕیاری دابێکە و گرێبەستە تەواوە ئەو کاتە لێرە ئافرەتەکە هیچی بۆ ناکرێ ناتوانانی سکاڵای لە دژی دروست ئەنجام بدا و لە ڕووی یاساییەوە هیچ حەقێکی ناکەێت چونکە لەبەرچی لەبەرەوەی گرێبەستەکە گرێبەستێکی یاساییە و دادگا و دادوەر ئەنجامی داوە. بەڵام ئەگەر لە پێش دادوەر نەبێ واتە گرێبەستەکەی لە دادگا نەبێ ئەو کاتە هەمان ئەوەی دێتە سەرێ ئەو عقوبەیە دێتە سەرێ عقوبەکە بەڕاستی عقوبەکە ئەگەر ئاتو ئافرەتەکە شکایەتی لەکرد عقوبەی دەدەن لە 6 مانگ کەمتر نەبێ و لە ساڵێک حەبس 6 مانگ کە تا ساڵێک سزای دەدرێت بە حەبسکردنی ئەو پیاوە 6 مانگ کەمتر نەبێ و ساڵێک زیاتر نەبێ بەڵێ 10 ملیۆن دیناریش غەرامە نەک یەک لەوانە هەردووکی پێکەوە. بەڵێ